خۆتان ئەمڕۆ خانیشتنیان خوێنایی کرد بەڕاستی بەڵام ئێمە پەیامی ئێمە کە لێرە لە زەردەشت بەردەوامین تەحەدای و تاریکپەرستان ناکەین یعنی ئێمە پێیان نەڵێین هەر چێ بکەن ناتوان باڵی تاریکی بەسەر کوردستان هەڵکێشن بە هیچ شێوەیەک ئەوەی دوێنێ سلێمانی کردی لە تەلاری هونەر بەڕاستی جوانترین سەمفۆنیا پێشکەشکرا لەم زەمەنە پڕقەیرانەیە کە ئەو پەڕی بەرەنگاربوونەوەیە ئەو پەڕی تەحەدایە بۆ وەزع هیچ هێزێک نییە قەیرانی دارایی قەیرانی ئابووری بێ شەڕی نەخوازراوە بەڕاستی ئەو شەڕ فرۆشتنی کە تاریکپەرستەکان پێمان نەفرۆشن ئێمە بە مۆسیقا تەحەدایانەکەین بە گۆرانی بە هونەر سێمایی لەبەروی پایتەختی ڕۆشەبیریە یاخوای ئەوش بەخێر بێن تەحەمولەکەن شوێنە گەرمە لەگەڵمانە بەڵام هەمووان یەک ئامانجمان هەیە ئەمڕۆ بە دیداری هونەرمەندێکی میلی ناودار و ڕۆسەنی کوردستان هەموو کوردستان و شارەکەمان شاد دەبینەوە کاکەریم خەمزەی شەپڵەیەک بۆ کاکەریمی خۆشەویست کە بەڕاستی گەورەی کردین بە ئامادەبوونی ئەمڕۆ لێرە سەردەمێک کاکەریم بە شاڵ و بە کوڵەباڵ و کە ئەو کوڵەباڵە کە ئێمەمان بینیمان وجدی پێشمەرگێ ئەمان لە بەغا لە میهرەجانی بەغایە یەکەمی هەموو عێراقیان هێنا بەو شاڵ و بۆ کوڵەباڵ و بە فەقیانە و بە پوزەوانە لەگەڵ جلی کوردی کە بەڕاستی ئەوانە هەمووی سەربەرزی بۆ نەتەوەکەمان تا ئێستا ماوەتەوە ئەو کاتە هونەر خۆی لە خۆیان خەبات بووە کاڵی کاکەریم نازناوی دیارە پاشگرەکەی خەمزەیە خۆشتان نەزانن کولتوری منەتەوەی ئەمە ئەو کاتەوەی گۆرانی بێژ بووێ ئەبێت چەند خەباتێکی گەورەی کردبێت لەگەڵ کەلتوری عەشرەتەکەی خۆی و کەس و کار و خزمانی ئەم شارەیە لەبەرەوە ئێمە سەربەرزین کە ئەو ئەتوانم بڵم زیاتر لە نیوەی تەمەنی زیاتر لە نیوەی تەمەنی چکە لە هەرزەکاری و دەستگرە بە گۆرانی بکەن بەخشیوە بە هونەر بە خزمەتی هونەر بۆیە جێی خۆی تیجارێکتر چەپڵە ڕێزان بۆ کاکەریم مای شانازێ بۆ من لە هەمووشی خۆشبەختیتر ئەوەیە کە نەوەکانیشی ئەو کاکە حەمەی کوڕی باشترین ئازوکی بۆردەم ڕۆ لەگەڵمانە کاکە سەیوانی کوڕی بە هەمان شێوە بە گۆرانی ڕۆ لەگەڵمانەیە کاکە وەژینیش ئەمڕۆ دیارە هەر هاوڕێی خۆشەویستیانە کاوی جوانڕۆی باڵەبان ئەمە نەک ئێستا لەبەرەوەی دیارە خۆی هیچێکە لەوانی کە زەردەشت و بیرروباوەڕی زەردەشتی خۆشێ لە یەکەم ڕۆژی ئەم کافترەیەوە تا ئێستا چەندین جار بەخۆ بەخەش و جێگای دانیشتووە لەگەڵ کاکە ئالانی ئالان ڕەفیق کە بۆ زەربەتوانە چەندین جا بە ڕێتمی جوان دیارە بەشداری کردووە من سوپاسیان دەکەم هەرچی ئەو چالاکیانەش ئێمەیکەین ئەمە بە کەسی نافرۆشینەوە ئێمە خزمەتکاری و خاکەین هەمووی بەخۆ بەخش بەبێ هیچ بەرامبەرێک ئێمە پێشکەشێکین ڕەنگە بیستن لە کافترا و لە جێگاکانی ترە کرێ بە بلید یا بە داهات ئێمە هیچ شتێکمان ناوێت تەنها ئەمانەی هونەر بەردەوام بێت تەحەدای هەموو تاریکپەرستەکان بکەین جارێک تریڕێن یاخوا بەخێر بێن سەرتان نایشەنم دەستگەین بە گۆرانەکانمان پێم وا بێ سەرەتا کاکە سەیوان و کاگۆژین حەزەکەن بێکەوە شتێک بڵێن یا خۆتان ڕێبکەون و ئێمە لە خزمەتان